هەڵمەتەکە ئێمە هەڵمەتێکی هۆشیاری بوو 15 ڕۆژ بوو خۆی لە چەند هەنگاوێک دەگرت هەنگاوی یەکەم ئەوە بوو کە ئێمە لە ڕێی دەستگاکانی ڕاگەیاندنەوە لە ڕێی کۆمەڵک چالاکی تایبەتەوە بابەتی یاخود با بڵێن پرسی هەڵگرتنی چەک هاوڵاتیان لێ هۆشیار بکەینەوە کە هەڵگرتنی چەک مەترسیەوە ناگونجێم کۆمەڵە بابەتە هەڵمەتەکە زۆر سەرکەوتوانە بەڕێکراوە هەردوای هەڵمەتەکە ئێمە ئەوە بۆ ئێمە بە نووسراوی فەرمی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆمان ئاگادار کردەوە لە مەترسیەکانی بوونی چەک لە دەست هاوڵاتیان و ئەوە بۆ ئەوان چەند حملەیەکیان دەست پێ کرد ژمارەیەکی زۆر چەکیان دەستگیر کرد و مەفرەزەی هاوبەش لە پۆلیسی هەولێر سلێمانی هەڵەبجە دهۆک سۆران و ناوچەکانی دیکەی ڕاپەڕین و گەرمیانیش تەنانەت توانیان کە خەڵکێکی زۆر کە چەکی بێمەوڵەتی پێبوو ئۆتۆمبیلی بێ تابلۆی پێبوو ئۆتۆمبیلی جامڕەشی پێبوو و تەنانەت ئەم هەڵمەتەوای کرد کە خەڵکێک کە پێشووتر داواکراوە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە ئەوەش دەستگیر کرا بەڵام کێشەکەی ئەم هەڵمەتە یاخود ئەم حەملانە ئەوەیە کە کاتیە ماوەیە یعنی ئەگەر بێت و ئەم هەڵمەتانە بەردەوام بن بە دڵنیاییەوە کاریگەریەکانی باشتر دەبێت کاتێک هەڵمەتەکە کۆتایی پێدێ ڕێک ئەم هاوڵاتیانی کە چەکیان هەبوو چەکەکانیان شاردوتەوە لە ماڵەکان لە شوێنەکان چەکان دەردێننەوە بە بەڵگەی ئەوەی کە ئێمە بینیمان ینی بەداخەوە ئەم چەند ڕووداوی ئەم دوایەی هەولێر و سلێمانی و دهۆک هەموو شار و شارۆزگان ئەوەی پێین کە هێشتا ناو ئۆتۆمبیلەکان چەکەیە هێشتا لای هاوڵاتی چەکەیە هێشتا لە دەست عەشیرەتەکان چەکەیە دوای ئەم چەکە چێ پرسیارەکە ئەوەیە ئێمە بەدواداچوونێکی ترمان کردووە یعنی بۆ نمونە کە شەڕی نێوان دوو گروپ دروست دەبی دوو بنەماڵەنە دوو خێزانن دوو کەسن کاتێک کۆمەڵک چەکدار دێنێ ناو بابەتەکە و چەکدارانە چەکداری ئاسایی نین هەر یەک لەم خەڵکانی کە چەکەکەیان پێ لە خۆیان ئەندامی یەکێک دەستگا ئەمنیەکانە یەکیان پۆلیس یەکیان پێشمەرگەیەکی ئاسایش یعنی ئەمانە بۆ خۆیان چەکی دەستگا ئەمنیەکانە لە کاتی لە ماڵەوەن دواتر بەکاری دێننەوە بۆیە ئەم هەڵمەتە ئەمە ئێمە هەر ئەو کات ڕاماگەیان کەسن ڕێکارێک پێویستە بگیرێتە بەر یەک نابێ هیچ هێزێکی ئەمنی هیچ گامنیەکان چەک لەگەڵ خۆی باتە ماڵەوە یامە خۆی لە خۆی دەکە تۆ چەکەکان لە شوێنی داوامکردن ماوە چەکەی نەبردە ماڵەوە ئیترگە شەڕ لە نێوان دوو خانەوادە دوو خێزان کۆڵان دروستبی چەک بەکار نایە دوو ئەمە ئەگەر بەس پۆلیس بێ ئێستا کێشەکە ئەوەیە کاتێک دەستگاکانی ئەمنی و پۆلیس و شورتە و ئاسایش دانێ بچن کۆنتترۆلی شەڕێک بکەن ترسیەوەیان هەیە کە ڕوبەڕوو بوونەوە ڕوو بداتن لە بەرەوەی چەکەیە لەو شوێنە دوم حاڵەت ئەوەیە کە ئەم هەڵمەتانە بەردەوام بێ ئێمە وتومانە کە مەفرەزەی هاوبەشی لە ناوکاوی شەبێ یعنی تۆ بە هاوڵاتی نەزانی هەموو ڕۆژ مەفرەزەیەک لە 16 مەتریە لە هەولێر لە سلێمانی لە شوێنێک با مەفرەزەکە گۆڕانکاری بەسەداوێ بە شەو بە ڕۆژ بە نیوەڕۆ بە کاتی بەیانیان کاتی دەوام یعنی تۆ بڕۆ ترافیکەکان لە ناکاو بۆ نمونە ئەمانە گەرم هەڵمەتە بەردەوام بوو ئەو هاوڵاتیانی کە چی بێمەڵەتیان پێ بە دڵنیایی و ترسیان دەگاتێ و ناتوان چەکیان هەڵبگرن سێم ئەوەیە کە بەڕاستی کەیسەکان یعنی ئەو کەیسانی ئەو تاوانبارانەی لە سەم تاوانانە دەگیرێن بەڕاستی پێویستە کەیسەکانیان پەلی تێدا بکرێت لە دادگایکردنیان و بە سزاگەیاندنیان چونکە ئەسڵەن مانەوەیان گومان لە هاوڵاتیان دروست دەکات بۆیە ئێمە ئەم چەند داوایەمان جێبەجێ کرد و داواشمان کرد و لە قۆناغەکیش جێبەجێ کرا بەڵام ئێستاش ئەمانە بەردەوامن خۆ هەڵمەتەکان هەیە خۆ بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ هەیە بۆ ڕێگریکردن لە دیاردەی چەک و چەکداری بەڵام بەڕاستی دەبینی کە هێشتان وەکو پێویست نەتوانرای کۆنتترۆل ئەم بابەتە بکرێت لەم مای ڕابردووە بینیمان لە ئاستی کوردستان و لە هەولێر بە تایبەتی چەند دەردەیەکی کوشتن ڕوویدا ئێمە دەبیتن لە تاک دەست پێ بکەین هۆشیارکردنەوەی تاک لە هەرگرتنی چەک لە چ کاتێک لە چ ئاستێک لە چ کاتێکدا چەک بەکاردێنێ پێم وایە هۆشیاری خەڵک زۆ گرنگ کە ئێمە تایبەت لە ڕاگەیاندەکان خەڵک زیاتر هۆشیار بکرێتەوە هەڵگرتنی چەک سوودەچی هەیە دەبینی لە هەرێمی کوردستان لە ئاستی ئەمنیەتی لەخوای بە زیادبی زۆر باشە لە ئاستی ئەمنیەت بۆیە هەڵگرتنی چەک پێم وایە حکومەت دەبێت ڕێکارەکانی پێدانی مۆڵەتی چەک تونتر بکاتن هەموو کەس نەتوانیتن چەند هەڵبگری تاوەکو بتوانین ئێمە هەم کوشتن و هەم دیاردەی ئەم دیاردانی کەچن لە ماوەی ڕابردووە ڕوویدا کەم ببێتەوە بۆی بتوانین کۆمەلگایەکەمان تازە بە تازەمەداوای دەوڵەتی کوردی دەکەین و دامانەوەی هەرێمی کوردستان لە ئاسینێ دەوڵەتی بە جیهان زیاتر بناسێنین دەبینین تازە ساڵەکانی 1970 بەبیردێنێتەوە کەوا دیاردەی چەکەڵگرتن و کوشتن و بڕین هەبوو.